هەموو کوردێک قەناعەتی وایە کە ئەم شارە شارێکی کوردستانیە، کورد زۆرینەیە و لەگەڵ پێکهاتەکانی ترە کە برایانمانن لە عەرەب لە تورکمان، و نابێ واقعێک کە فەرز کرابێ یان واقعێک کە هەڵە و کەم و کورتی سیاسی کوردستانیەکان یان دەسەڵاتداری کوردی تێدا بێ ئێمە ملکەچی بین، و یان فەرزی واقعێک کە بەغا کردبێتی ئەو حەقیقەتە نابێت لە ناخی کەسمانە بلا بچێ و جۆرێ لە دڵە ڕاوکێمان بۆ دروست ببێ کە ئەم منتیقانەی کە هەن پێویست وەکو باقی ملەتانی تر مافی خۆیەتی کە دەوڵەتی خۆی هەبوایە و ئەمە ستەمێکە ئەوانەی کە ئێستا ئێمە بە دۆستی ملەتی خۆمانیان نەزانین ئەوانە ئەم ستەمەیان لەم ملەتەی ئێمە کردو و بەشیان کردووە و بەشێکیشیان کە لەم وڵاتەی ئێمە کە عێراقی پێوترێ لەو بەشەش کە ئەمە بەشێکە لە وڵاتە گەورەکە ئەم بەشەش بەش کراوە. نیگەران ئەبم کە ئەو خەڵکە وای لێبێ کە ئەم دۆخەی هەیە ئێستا پێی خۆشتر بێ لە دۆخێکی تر، دۆخێک کە نەمانتوانیوە جوان حکومڕانی تێدا بکەین و دۆخێک نەمانتوانیوە ئەو ساڵانەی کە لێرە کورد دەسەڵاتی هەبووە نەیتوانیوە سەرنجی دانیشتوانی ئەم منتیقە کوردانی ئەم منتیقە ڕابکێشێ و سۆز و محەبەتێکیان بۆ خاک و نیشتیمانی خۆیان بۆ دروست بکە. شێوازی دارەدانی ئەم منتیقە ئێستا بە شێوازێکە دوای 16 ئۆکتۆبەر کە جیاوازە لەگەڵ پێشتر. ئێمە وەکو ئیسلامیەک کە قەناعەتمان وایە ملەتی کورد مافی خۆی بووە کە وڵاتی هەبێ، ئەمە دەبێت لە تورکیاش بیڵێن و لە ئێرانیش بیڵێن.